تا دێت خەرجیەکانی ئەمریکا لە جەنگی دژ بە داعش زیاتر دەبن و بەپێی راپۆرتێکی وەزارەتی بەرگری ئەمریکا لە یەکەم ڕۆژی جەنگەکەوە لە 8 ئابی ساڵی 2014ەوە تا سیوێکی مانگی ئازاری ڕابردوو کۆی تێچووی جەنگەکە نزیکەی 7 میلیارد دلار بووە کە دەکاتە 11 ملیۆن و 16 هەزار دلار لە ڕۆژێکدا. بەپێی راپۆرتەکە لە ماوەی ئەو 586 ڕۆژەدا لە 148 خەرجیەکان کە دەکاتە نزیکەی 3 میلیارد و 270 میلیۆن دلار لە هێرشە ئاسمانیەکانی سەر پێگەکانی داعشدا خرجکراون لە کاتێکدا لە 128 خەرجیەکان کە دەکاتە ملیارێک و 800 میلیۆن دلار لە یەکەکانی پشگیری و کاری لۆجیستی و چاودێریکردندا خرجکراون. هەر لەو ماوەیەدا ملیارێک و 500 میلیۆن دلاریش لە چەک و کەلوپەلی سەربازیدا خرجکراون کە بەپێی راپۆرتەکەی پینتاگۆن دەکاتە لە 124 کۆی خرجەکانی جەنگەکە. بەڵام پێدەچێت بەهۆی بڕیارەکانی ئۆباما و وەزیری بەرگری بۆ زیادکردنی ژمارەی سەرباز و کەلوپەلە سەربازیەکان کە هێلیکۆپتەری جۆری ئاپاچی لە خۆ دەگرێت خرجەکانی واشنگتن لە جەنگی دژ بە داعشدا زیاد بکات. پێشتریش باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا هۆشداری دابوو لەوەی هێرشە ئاسمانیەکانی دژ بە چەکدارانی داعش لە عێراق و سووریا ماوەیەکی زۆر دەخایەنن کە زۆرینەی هێرشە ئاسمانیەکان لە سووریا و عێراق لەلایەن وڵاتەکەیەوە ئەنجام بدرێت. بودجێ گشتی ئەمریکا بۆ ساڵی 2016 3 تریلیۆن و 871 میلیارد دلارە. لەو بڕە 600 میلیارد دلاری بۆ بواری بەرگری تەرخان کراوە کە تەنها 5 میلیارد و 500 میلیۆن دلاری بۆ شەڕی دژ بە داعش خەرج دەکرێت لە کاتێکدا بڕی 42 میلیارد دلار بۆ ئۆپراسیۆنەکانی ئەمریکا لەم ساڵدا لە ئەفغانستان خەرج دەکرێت. پسپۆڕانی بواری سەربازیش پێشبینی دەکەن لەگەڵ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری موسڵدا خرجەکانی ئەمریکا لە جەنگەکەدا زیاتر بن بۆ پێی تا ڕادەیەکی زۆر لە ئۆپراسیۆنەکەدا پشت بە هێرشی ئاسمانی وردی هێزی ئاسمانی ئەمریکا دەبەسرێت کە تا ئێستا ڕۆژی دەستپێکردنەکەی ڕانەگەێنراوە. کاروان شێخ محسن NRT